لە گەشت و سێرانەکان هەندێک جارێ ما ئاژەڵەکانیش ئەبین لەگەڵ خۆمانە بەڵام فەلسەفەکە ئەوەیە ڕەنگە ئێمە ئەوەی کە زیاتر دڵمان خۆشکە ئێمە ئەو ئاژەڵە کێویانە ببینین کە لە سروشدا هەیە ئەمە گرنگترە نەک بەو ماوەی پێش سەتیمەنێک بڵا بۆ کابراایك بە کلاشنکۆفێکەوە کەوت بە دوای بەرازێک وازی لێنێ ناتا کوشتی ئێمە چۆن مافی ئاژەڵان بپارێزی چۆن سزا هەبێت بۆ ئەوەی بتوانین لە ڕێی سزاکانەوە سزا لە کۆمەلگایە بۆ ئەوەیە کە کەسێک سزایەکی کەسە پێچیکاری کرد سزا بدرێت بەڵام ڕاستە سزاکان هۆکارێک بێ بۆی کە خەڵک سڵ بکاتەوە لەوەی کە ئازاری ئاژەڵان نەدا لە کوردستان پاراستنی مافەکانی ئاژەڵ لە چ ئاستێکدا ئەمانە کۆمەڵک پرسیارە ڕەسەی میوانەکەمان دەکەم دکتۆر ڕێبوار باهیر ئەحمەد کە بەڕێزیان مامۆستای زانکۆن و پزیشکی ڤێتەرنەرین کە لە لامانن وەڵامی پرسیارەکانە دەنەوە دکتۆر جیان بەخێر بێم کاتت باش دکتۆر گیان سڵاو لێبێ سڵاو لە هەمووان لە سڵاو لە کورد و کوردستان سڵاو لەو کەسانی کە ئاسایش و ئارامیان بۆ ئێمە دابین کردووە دکتۆر لە کوردستانە پاراستنی ئاژەڵ لە چه ئاستێکدایە گەیشتوینێتە ئەوەی کە بڵێن هەمنگایەکمان ناوە ئاژەڵمان خۆشەوێ ئازاری نادەین یان هەندێک نمونەی نەشیاوی ژەیە یەکێک لە نمونەکان باسمان کرد قوربان با ئێمە پێشەچی کە کاتێک کە ئاژەڵ سەر ئەبڕێ لە هەر شوێنێک بێ تەنها ئەوترێ بسم الله ناوترێ بسم الله الرحمن الرحیم ئێمە ئەگەر ڕەحممان هەبێ ئەو ئاژەڵانە ناکوژن ئەوە هیچ هەندێ ئاژەڵ هەیە بۆ خواردنی ئێمە دابین کراوە جیاواز بەڵام وەکو جەنابەوەتە سەگە پشیلەیە بەرازەک ئاژەڵە چێوێکانە بەداخۆ ئێمە کە ئەبینین کۆمەڵێک کەسانی نەشیا و بیر و بێوچوونیان جیاوازە دێن بە شێوەیەکی نەشیا و ئاژەڵەکانە کوژن ئەرحەموا من فی الأرض یەرحەمکم من فی السەما یعنی ئەگەر ڕەحم کەی بەوانی کە لەسەر ئەرزایە خوش ڕەحمە پێیەکە جا بۆ ئێمە بە شێوەیەکی دروست ئەو ئاژەڵانە هەم بە خێویان کەین هەم ڕەفاقەتیشان کەین خۆ ئاژەڵیش ڕەفیقیمانەکە چۆن مرۆڤ هاوڕێتیمانەکە ئاژەڵیش هاوڕێتیمانەکە جا ئێمە ئەگەر لەگەڵ ئاژەڵان نەرمونیانیمان نا هەمان شێوە ئاژەڵەکەش نەرمونیانیمان لەگەڵانە ئێمە وەکو پزیشکانی ڤێتەرنەری کاتێک کە دەرزیەک ئەین لە ئاژەڵێک بە ساحب ئاژەڵەکەڵین ئازارێکی کەی پێ بگەێنە بۆی ئەو ئازاری ئێمەی لەبیر چێتەوە یان ئەڵێن ئەو کەسەی کە مەسەڵ مانگایە یان مەڕە یاشتا ئەڵێن ئەو کەسەی کە ئەی دۆشێ ئەو ئافرەتەیە ئەو پیاوە کە ئەی دۆشێ با بێت لە لای سەری بوەستێ اینجا ئێمە ئیشەکاکە بزان چەند دروستە ئیشەکە لە لای ئاژەڵ لە لای ئێمەش ئەگەر تۆ بە نەرمی معامەڵە و لەگەڵا کرد بە نەرمیت دات اینجارە شتێکی زۆر لەوە خۆشتریش بۆی هەموو بزانین ئەگەر ئەو ئاژەڵە تۆزە بە نەرمی ما بڵێن کاتی شیر ئەتوێ بیدۆشی و شیرە باتە ئەگەر بەڕقی تەعاملی لەگەڵاکەی ساچلی شیرەکەی لای خۆی ئەهێڵێتەوە نادات بەڵام ئەگە بە نەرمونیانی تەعاملە لەگەڵا کرد لە ساسەی شیرەکە تیاتێ خاستن ئەو کەسەی کە ئەی دۆشە چۆن مناڵ ئەکەیتە باوشە دایکەی کاتە باوشی بۆنێکی هەیە هەمان شدە ئافرەتی کە ئەی دۆشە کە ئەی بینێ لە دوورۆیایەتە تەنیشتەوە ئەو ڕیلاکسەویانی نیە هادی ئەبێتەوە جاخۆ ئاژەڵیش هەستی هەیە وەکو ئێمە بەڵام بەداخەوە زمانی نییە زمانیشی هەیە لە بینی خۆیان و زمانیشی هەیە من تێگەێن دکتۆرێکمان هەیە لە کۆلێجی زمان ئەگەر بە خەیاڵم نەچوو بێت دکتۆرە ئاڤەیە قوربان دکتۆرا هەیە لەسەر زمانی ئاژەڵ خاستن لە پشیلە یاریدەرێدەری پرۆفیسۆرە لەسەر زمانەوانی ئاژەڵ پێخۆشحاڵی شەڕمەگەڕ ڕۆژە ژمارەیەشیمان بۆ بەجێ بەڵاقسەیشی لەگەڵ پشیلا زمانەوانی یعنی زمانوانی پشیلەی هین کرد ئەوە بزانە ینی لەگەڵ ئێمەشا هەندێک نەغمە ینی هەندێک دەنگ دەرەکا کە ئێمە بزانین ئێمەش پزیشکی ڤێتەرنەری لە کۆلێج دەرسێکمان هەیە ئەنیمەڵ بیهێڤیە سلوکی ئاژەڵان دەرسێکی تایبەتە ساڵێکە خوێندە چۆن تەعامل لەگەڵ ئاژەڵاکەین مەسەڵەن من کە سەجێگێک بۆ یاد دەکەم یا ئێمە خەستەخانەی پزیشکی ڤێتەرنەری فێرکاریمان هەیە سەر بە زانکۆی سلێمانە من مامۆستام بە شانازیەوە لەو کۆلێجە لەو خەستەخانەیەش دەوامە کاو ئاژەڵەیەت بۆ لامان پێشەچیە ماڵین بە ساحب ئاژەڵەکە خۆت وەرە لەگەڵمانە
جارێ بە هادئ بێتەوە جێگاکە بناسە چونکە هەموو ئێمەش من کە هاتمە ئێرەوە سەلامێکم لە هەمووان کرد ئەو ئاژەڵەش بۆی ئێمە بناسێ بوو 5-6 دقای هێڵینەوە لەو جێگایە بۆی جێگاکە بناسە اینجارە لەگەڵ صاحب ئاژەڵەکە ئەڵین جەنابی شووەرە لەگەڵمانە بۆ ئەوەی کە تۆ بناسێ ئێمەش ئەناسێ کەمە ئێمە هاتوین ئاشتیەکەین نەک شەڕکەین کە صاحب ئاژەڵەکە لەگەڵمانایە لە 7 فەرقەکە بۆ تونندڕەوی ئاژەڵەکە ئەگەر سەگ بێ ئەگەر پشیلە بێ ئەگەر مانگای بێ و بزن و مەڕیش بێ هەرچیە بەڵام ئەو ئاژەڵە بەرەڵایەنەش کە با بڵین ئەوانی کە لەسەر جادن من ماڵم لە جێگایەکە زۆر سەجی لێشە لە بەکرەجوم هەندێک کەسە بینم بە ئێوارە خاستەنەها نزیکی مەغریب ناڵێم خۆم چونکە نابێ باسی خۆم بکەم ماتۆڕێکی پێوە ماتۆڕەکان کە لە دواوەشتی پێ هەڵەگیرێ کابرایانی ئەوەندە فەقیر مادیشە خواردنی بۆ دێنێ بۆ ئەو سەگانە کە ئەو ماتۆڕەکە ئەبینن هەمووی دەوری لێ جام بزانە ئینجارێ وەکو باسی چارەسەرکردنەکەش کە چارەسەرکردنەکەی زۆر کاتەیە صاحب ئاژەڵەکە پێڵێ ئەوە چارەسەرێ ئەکا یا ئەوە ئیشێکی واو لەگەڵاکە باوەڕ بێ لە صاحب ئاژەڵەکە تێئەگا جاکە ئێمەش دەرزەکەی لێ دەرزەکەشی زۆر کات پێ پیشانەین ینی ئاوا خاستن بە سەگ و پشیلە زۆر لە دکتۆرەکانمان دەرزەکەشی پێ پیشانەین اینجا دەرزێک ینی سەیرەکەین هادیە بەڵام چەند بە نەرمی لەگەڵ یابووی ئەویش نەر چۆن ئەڵێ ئەگەر هەویر زۆر شێلا و هەر شل جا دکتۆر بەداخەوە لەم چەند ڕۆژەی ڕابردووە ڤیددیۆک بڵاو بوو لە تۆڕە کۆمەڵایەتەکان پێم وا من لە فەیسبوک ببینیم دوو گەنج بوون بە شێوازێکی زۆر نەشیا مامەڵیان لەگەڵ بزنێک ئەکرد دەستیان گرتە بوو لەگەڵ خۆی هەڵیان ئەپەڕان یعنی هەر کەسێک ئەگەر مرۆڤ دۆست بی ئەگەر ئاژەڵ دۆست بی هەر چیەک تۆزێک ڕەحم لە دڵ تا هەبێ بێکمان ئەو ڤیددیۆ ببینە دڵە ژانی ئەکرد یعنی بە شاخ بزنەکەیان ڕائەکێشا سزا چییە بۆ ئەم کەسانە کە نازانن بە شێوازێکی دروست لەگەڵ ئەم ئاژەڵانە مامەڵە بکەن کە ئەم زەویە چۆن مڵکی ئێمەیە لەسەری ئەژین بە تەنها هی ئێمە نییە بێگومان هی ئەوانشە ئێمە هەموو جارێک با بیر لە سزا نەکەینەوە بیر لە پاداشتکەینەوە ئەگەر ئەو دوو بەڕێزە و لە جێگایەکی کەس لە با بڵین باخچەی ئاژەڵانی هەر هەفتەیە دوو هەفتە لەمە پێشتێکی نەشیاوی کەش کرابوو بینرا و بەداخیشەوە ئەو باخچەی ئاژەڵانە من وەکو ڕێی خۆم ئەبێ سکیوریتێکیشی هەبێ ئەو کەسانی کاچنەوە بێ بزانن چۆنیش تەعاملەکەن و سکیوریتێکیشی هەبێ ئەو بزنە کە بە هەردوو دەستی ئاواگرتوێتی و ڕایە کێشە با مناڵەکەی خۆی وا ڕاکێشە ئایا ئەو ڕەدیفعلی چی ئەبێ خۆ ئەویش ئاژەڵە ئەویش ڕۆح لەبەرە مرۆڤیش ڕۆح لەبەرە ئەو ئاژەڵەش ڕۆح لەبەرە ئەو ئاژەڵە خاصەتەن هەندێک ئاژەڵمان اینجا هەموو ئاژەڵەکان نسبەی بیرکردنەوە نسبەی زیرەکییان هەیە نسبەتە دەکا نسبەی زیرەکییان هەیە ئاژەڵ بۆ ئاژەڵ ئەگۆڕێ زیرەکترین ئاژەڵ دۆلفینە ئەوانی کە ئێمە ئێستا خەریکین بە خێویەکەین سەگە کە لە ماڵەوە بە خێویەکەین ئەو بزنەی کە جەنابی شاڵەی زیرەکە بۆ زیرەکە با ئێمە ئەلەو زیرەکییا بزانین ئەو بزنە بۆ زیرەکە صاحب ئاژەڵێک سەر حیوانی هەیە 50 بەچکەشی هەیە لە دایک بووە کە ئەبینی ئاژەڵەکەیەتەوە بەرەو ماڵ ینی بەرەو دێکەیەتەوە ماڵی صاحب ئاژەڵەکە با بڵێن لە ناوڕاستی دێکەیە سیرکە ئەو ئاژەڵە هیچ هەڵەیەک ناکارڕێت کە چێ بۆ لای ماڵەکە ئەمە یەک دوو لەو 50 بەچکەیە ئەمە سەرە 50 بەچکەیانی هی 50 با بڵێن هی 50 بزنە یەک لەو کارانە لی تێک ناچێت بچێ بۆ لای یەکێکیکە ئەچێ بۆ لای دایکی بە دەنجێک بانگیەکە و بەچکەکە بە دەنجێک بانجی دایکێکا یەکە ناسنەوە کەواتە ئەمە زیرەکیەک هەیە بەس ئێمە ئەبێ لە گوندێکە یەک شوان هەیە بەڵام هەموو ماڵەکان هەمووی تێکەڵە بێ بەڵام لە کۆتای هێوارێتەوە من زۆر قۆڵترم نەکردەوە بۆی ڕاستینەرەکانمان بە ئاسانی لی تێبگەن بە ئاسانیش بزانن مافی ئاژەڵ چییە مافی ئاژەڵ هەر ئەوە نییە من کاوجۆی و ئاوی بم
بەڵا دوکتۆر وەکو دوایین پرسیار کاتەکەمان زۆر کەمە زۆر جوانی شیرەکەیتەوە دەرفەتیدە دروستەکەین زیاتر لەسەر بابەتە قساکەین یاسای پاراستنی ئاژەڵمان هەیە لە کوردستانە قوربان یاسای ئاژەڵی پاراستنی یاسای پاراستنی ئاژەڵ لە کوردستانە بە خۆشحاڵیەوە ڕێکخراوێک کە ئێستا لە دوهۆچیش ئیشەکات دکتۆر سلێمان هاوپیشەمە خەریکە ئەو یاساییدانا و گەیانوێت دەستی سەرۆکی پەرلەمان و جێگرێک جارە بەس پرۆژێ هێشتا خوێندنەوەی بۆ نەکراوە بەڵام ئێمە با پێشەوەی ئەو یاسا و تەرتیباتەش هەبێ با ئێمە خۆمان لە خۆمانەوە دەست پێ بکەین خۆشەویستیمان هەبێ پێشتریش ئێوە بەرنامەیەکی خۆشتان هەبوو لەسەر سەیران و چێژوەرگرتن لە سەیران ئیمامی عەلی ئەڵێ سەفەرکردن چەند سوودێکی هەیە یەکێ لەو سوودانە وەرە من تۆزە لەوەی بە عەرەبیەکە باسیکەم داشیەکەم یەکێ لەو سوودانە تعارف مع الناس والطبيعة يعني ناساندن لەگەڵ خەڵکا و لەگەڵ سروشتان ئێمە کاچینە دەرەوە ڕاستە سەوزی زۆر خۆشە بەڵام ئاژەڵێکیش بیا بە بەردەمتا سروشتە جوانترە بێ بێگومان سروشتە چۆلەکە بێ بولبول بێ ئاشک بێ سەگ بێ ئەس بە کلاشکۆف دوای نەکەوی ئاخر ئێمە کێشەکەمانەوەیە وەکو مۆبایل هینەکەشمان لێرە یعنی بەڕاستی ئەو بووە پرسیار تۆ بۆ گەشت و سەیران توێن دەمان چەکە بۆ پێبێ خۆی ئێمە ئەوە ئەو ڕێزەی پێشی من زۆر جوان ئیشەکانی جوان باش کردەوە بەڵام ئێمە ئەوەشمان هەیە ینی کارچینە دەرەوە بۆ ئەوەشە بزانین سروشت چۆنە نەک سروشت تێک بین جوانتریکن ئەڵێ بەرد لە جێگای خۆی سنجینەخوا ئەو بەردا ئەگەر تۆ لە شاخەکە کردتە خوارەوە لەوێ بیا بە سەری یەکێکە وازی لێبێنە خۆی لەویا جوانە ئاژەڵەکەش لێەوە ئەڕوا باوەڕ بێ ئازارینی ئازارن نایە دکتۆر ڕێبوار بای ڕەحمەت پزیشکی ڤێتەنەری مامۆستای زانکۆ زۆر سوپاس بۆ ئامادەبوونە دەستت خۆش بێ